on oil and gas prices. تماشا بکەن بەڕێزان. There are 5 factors that determine the price of crude oil. تماشا بکەن بەڕێزان 5 فاکتەرمان هەیە کە لە بەرچاو ئەگیرێت کاتێک نرخی نەوت یاخود کاتێکە نرخی نەوت دیارێک یاخود ئەتوانین بە شێوازێکی گشتی بڵێین 5 فاکتەر هەیە بە شێوازێکی گەورە کاریگەری و تەسیراتی لەسەر نرخەکانی نەوت هەیە. یەکەمان مارکت supply and demand، دومیان reliability، سێمیان location، چوارەمیان availability، پێنجەمیان quality. بەڕێزان ئەم 5 فاکتەرە 5 فاکتەری ئێجگار گرنگن کە ڕاستەوخۆ کاریگەریان سەرڕای ئەوەی کە پێشتر باسمان کردمان ململانەی ئابووری، ململانەی سیاسی، ڕێکەوتنی دیبلۆماسی و زۆر جار بارودۆخی تەندروستی و زۆر جار ڕێکەوتنەکان مەسەڵەن ئۆپێک، گروپ 8 وڵاتە پیشەسازەکە هەموو ئەمانە کاریگەریان لەسەر نرخی نەوت هەیە. بۆیە لەگەڵ هەموو ئەمانەشا بە شێوازێکی گشتی 5 فاکتەری تر هەیە کە چیان هەیە کە کاریگەریان لەسەر نرخی نەوت هەیە بە شێوازێکی عام. یەکەمیان مارکێتمانەیە کە ئەمیش پشتە بەستێت بە سەپلای ئەند دیماند. بەڕێزان ئەگەر لە بیرتان بێت لە ماوەی ڕابردوودا زۆری وڵاتانی خاوەننەوتی زۆری وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپیک ڕێکەوتن لەسەر ڕێکەوتن لەسەر ئەوەی کە سەپلای واتە خستنە ڕووی نەوت کەمە بکەن و چی بکەن لە پێناو زۆربوونی خواستی وڵاتانی کڕیارینە. بەڕێزان سەپلای واتە خستنە ڕوو، دیماندیش واتە خواست. مەسەلەن سەپلای کێ؟ سەپلای ئەو وڵاتانەیە کە نەوتەکە عەرزەکەن، ئەو وڵاتانەیە کە نەوتەکەیان ئەخەنە ڕوو. و دیمان چیە؟ دیمان ئەو وڵاتانەیە کە نەوتەکە ئاکڕن. تەماشا بکەن بەڕێزان لە بازاڕە ئەم دوو لایەنەمانەیە، لایەنی سەپلایەرز و لایەنی دیماندرز، کە ئەم دوو لایەنە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر نرخەکانەیە. بەڕێزان ئەگەر بێت و ئێستا وەکو چۆن لەسەر ئاستی بازاڕەکانی نێودەوڵەتیە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی تایبەت بە سێکتەری وزەیە چەندین ڕێکخراو دروست بۆ ئۆپیک، ئەواپیک، مەسەلەن گروپ 8 هەموو ئەمانە ڕێککەوتون لەسەر ئەوەی عەرزکردن یاخود خستنە ڕووی نەوتی سنووردار بکەن. مەسەلەن ڕۆژانە سعودیا لەم بارودۆخەیە بڕیاری یاوە زیاتر لە ملیۆنێک بەرمیل نەوت ئینتاجی نەوت کەمەوە بکات. تەماشا بکە بەڕێزان عێراق بڕیاری یاوە ڕێژەی ئینتاجی نەوت کەمەوە بکە، رووسیا بڕیاری یاوە ڕێژەی ئینتاجی نەوت کەمەوە بکە، ئێران تا ڕادەیەک بڕیاری یاوە ڕێژەی ئینتاجی نەوت کەمەوە بکە. ئەمە لە پێناو چیایە بەڕێزان؟ ئەمە لە پێناو پرایسس، وەک لە سلایدی پێشووترا باسمان کرد، لە پێناو ئەو نرخانەیە بۆ ئەوەی کە چی بێت؟ بۆ ئەوەی کە جێگیر بن نرخەکان یاخود بۆ ئەوەی کە کاریگەریەکان لەسەر بازار کەمەوە. بەڕێزان بگورن کە ئەم سلایدەمان تێپەڕانوە تەماشا بکەن بەڕێزان ئەم سلایدەشمان هەیە لێرە companies have tried to meet this challenge through. بەڕێزان کۆمپانیاکان لە سلایدی پێشووترا باسمان کرد economic challenge ئەو تەحەدیاتانی کە ڕوبەڕووی سێکتەری نەوتیە بێتەوە چ لە وڵاتە پێشکەوتەکان بێ یاخود لە وڵاتە دواکەوتەکان بێت چەند چاڵەنجێکمانە بوو کە ئەم چەند چاڵەنجە بوو و پاشان هەموو کۆمپانیەکانی بواری وەبەرهێنانی نەوتی ئەیانەوێت لە ڕێگەی چەند فاکتەرێکی دیاریکراوە کاریگەریان لەسەر چی هەبێت؟ کاریگەریان لەسەر ئەوە هەبێت بۆ ئەوەی کە چی بکەن؟ بۆ ئەوەی کە بتوانن مەترسیەکانی یاخود مەترسیەکانی سەر ئەو چاڵەنجانە کەمە بکەن. ئەمیش لە ڕێگەی چیوا بێت؟ cost reduction measure. بەڕێزان لە ڕێگەی پێوانەکردنی یاخود کەمکردنەوەی تێچوونەکانەوە بێت. ئەمە بە چی ئەکرێت؟ یاخود با بە شێوازێکی گشتی بڵین هەموو ئەو کۆمپانیانەی کە ئیسیسماری نەوتەکەن، هەموو ئەو کۆمپانیا گەورانەی کە وەبەرهێنان لە حەق لە نەوتەکانەکەن کاتێک کە ئیسیسماری نەوتەکەن لە وڵاتێکی خاوەن نەوتی وەگوتمان چەندین چاڵەنجی هەیە، کاتێک کە ئەیوێت کاریگەری لەسەر ئەم چاڵەنجانە دابنێت یاخود کاتێک کە ئەیەوێت خۆی بە دوور بگرێت لەم چاڵەنجانە لە ڕێگەی ئەم خاڵانەوە بێت بۆ ئەوەی کە ئەو تەحەدیاتانە کەم بکات. cost reduction measures کەمکردنەوەی پیاوەرەکانی تێچوون. بەڕێزان ئەمە بە چی ئەکرێت تێچوون یاخود کەمکردنەوەی تێچوون؟ زۆر جار ئەم تێچوونە بە چی ئەکرێت؟ بەوە ئەکرێت ستافێکی باش دروست بکات. زۆر جار بە بەکارهێنانی پێشکەوتوترین ئامێرەکانی تەکنۆلۆژی بەکارهێنن بۆ ئەوەی کەمترین تێچوونی هەبێت.
زۆر جار پەنا ئەباتە بەچی پەنا ئەباتە بەر ئەو لایەنە سەرفیاتەی کە لەناو کۆمپانیاکە یاکرێن بە شێوازێکی گشتی لایەنەکانی تێکچوون لایەنەکانی سەرفکردن لایەنەکانی کۆستس لە هەموو کۆمپانیاکانە کەم ئەکاتەوە لە پێناو چیە لە پێناو ئەوەیە کە کەمتر ڕوبەڕووی چاڵەنج بێتەوە بۆیە کەمکردنەوەی تێچوونی هەموو کۆمپانیا زەبەلاحەکان ئەبێتە فاکتەرێک بۆ خۆ بە دوورگرتن لەم تەحەدیاتەی کە ڕوبەڕووی سێکتەری وزابێتەوە لە هەر دەوڵەتێکە لایەنێکی ترمانەیە ستاف ڕاشنالیزیشن بەرەزان ڕاشنالیزیشن واتە عقلانی لە ڕێگەی دروستکردنی ستافێکی ژیرەوە مەسەلەن ئەم ستافە ژیرە ئەبێتە هۆکاری چی ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بە ئاسانترین شێوە یاخود بە کەمترین تێچوون زۆرترین احتیاتی نەوتیان دەست بکەوێت بە کەمترین تێچوون دەستیان بگات بە زۆرترین حەقلی نەوتی و بە زۆرترین فێڵدی نەوتی بەرەزان هەمووتان ئەزانن معلومی بەڕێستانە کە زۆر جار ئەو ستافەی کە لە کۆمپانیایەکە دروست دەکرێت ئەبێتە هۆکاری چی ئەبێتە هۆکاری ئەوەی کە دوور بن لە ئیکۆنۆمیک چاڵنج دوور بن لەو تەحەدیاتانە بەرەزان هەر ستافە ئەبێتە هۆکاری پێشخستنی ئابووری و هەر ستافە ئەبێتە هۆکاری پێشخستنی سێکتەری وزا و هەر ستافە ئەبێتە هۆکاری بەدەستخستنی زۆرترین احتیاتی نەوتی کەواتە ستافێکی باش چییە ستافێکی باش زامنی بەدەستهێنانی سێکتەرێکی باشە لە وزەیە کەواتە ستافی باش ئەبێتە هۆکاری بەدەستخستنی داهاتێکی باش لە سێکتەری وزەیە ستافی باش ئەبێتە هۆی بەدەستهێنانی زۆرترین کۆمپانیا بۆ ناوخۆ وڵاتەکەی خۆتە کەواتە کۆمپانیاکان هەمیشە هەوڵی چیئن هەمیشە هەوڵی بەدەستهێنانی ستافێکی باشێن هەمیشە هەوڵی ئەوایان کە شارەزاترین کارمەندەکان هەوڵی ئەوایان کە زۆرترین خەبیرەکان پسپۆڕەکان لە مەجای سێکتەری وزای لە دەوری خۆیان کۆ بکەنەوە خاڵێکی ترمانە ڤێرتیکال ئینتیگریشن کە ئەمەش یەکێکی ترە لەو خاڵانەی کە زۆر جار کۆمپانیاکان کاری لەسەرەکەن تەماشا بکەن بەڕێزان وەک لێرە هەیە تەماشا بکەن بە شێوازێکی ستونی هەموو کۆمپانیاکان کارەکەن واتە بە شێوازێکی ستونی کار لەسەر چیەکەن کار لەسەر حەق لە نەوتیەکان ئەکرێت بەڕێزان ئەم شێوازە ڤێرتیکالیە ڤێرتیکال ئینتیگریشن لە مەسلەی بەڕێوەبردنە لە مەسلەی چۆنێتی ئیستیسماراتە مەسەڵەن کاتێکە ئەیانەوێ کار لەسەر حەقڵێکی نەوتی بکەن بە شێوازێکی ستونی بە شێوازێکی ڕێک بە شێوازێکی تیش کە بە شێوازە زانستەکەی وای پێورێت کارەکەن بۆی دەستیان بگات بە چی بۆ ئەوەی کە خۆیان بە دوور بگرن لە تەحەدیاتی ئابووری بەڕێزان ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە تەماشا بکەن بە شێوازێکی هۆریزۆنتال ئینتیگریشن کارەکرێت هۆریزۆنتال ڤێرتیکال ئەمە دوو شێوازن کە کۆمپانیا نەوتیەکان کاری لەسەرەکەن هۆریزۆنتال بە شێوازێکی ئاسۆیی واتە بەڕێزان بە شێوازێکی مەودافراوانی بە شێوازێکی لەسەر ئەساسی پانتایی کارەکەن مەسەڵەن کۆمپانیەکان کاتێکە نرخەکان جێگیرە بێ کاتێکە بازاڕەکان جێگیرە بێ کاتێکە دڵنیان لە احتیاتێکی ئێجگار گەورەیە خود دڵنیان لە فڵدێکی گەورەی نەوتی تەماشاکەی بە شێوازێکی لەسەر ئەساسی پانتایی لەسەر ئەساسی هۆریزۆنتاڵی کارەکەن کە زۆرترین ناوچە لە زۆرترین ناوچەیە کار ئەکەن بەڵام تەماشا کاتێکە باردۆخی ئابووری تووشی قورسی ئەبێتەوە تووشی وەرگەڕان ئەبێتەوە یاخود تووشی بە جۆرێک لە جۆرەکان تەنگەشا ئەبێتەوە تەماشاکی کۆمپانیەکان چ لە بەڕێوەبردنە چ لە ئیستیسماراتی نەوتە لە حەق لە نەوتەکانە بە شێوازێکی ڤێرتیکەڵی کارەکەن بۆ ئەوەی کە خۆیان بە دوور بگرن لە زۆری تێچوون بۆ ئەوەی کە خۆیان بە دوور بگرن لە قورسی و سەختی بەڕێوەبردننی حەق لە نەوتەکان بۆ ئەوەی کە خۆیان بە دوور بگرن لە هەموو ئەو چاڵەنج و تەحەدیاتانی کە ڕۆبەرووی کۆمپانیەکانە بێتەوە کەواتە ڤێرتیکەڵ لایەنێکی گرنگە لە کاتی هەر تەحەدیاتێکە بۆ ئەوەی کە کۆمپانیەکان پەنای بۆ بەرن بۆ ئەوەی کە تێچوونەکان بە شێوازێکی گشتی کەوە بێت ستراتیژیک بزنس یونت کە ئەمەش بەناوی یەکەی استراتیژی کارەوە دێت یاخود بەناوی یەکەی استراتیژی بەڕێوەبردنەوەیەت بەڕێزان یەکەی استراتیژی
طبعا ئەمە بۆ هەموو کۆمپانیەکان و بۆ دەوڵات بۆ حکوومەت بۆ هەموو لایەکێک گرنگە کە بە شێوازێکی استراتیژیانە بە شێوازێکی عەقلانیانە پلانی خۆی بەرنامەی خۆی دابنێت بۆ ئەوەی کە بتوانێت سوود لەو حەقلانە وەربگرێت بۆ ئەوەی کە بە دوور بێت لەو تەحەدیاتی کە ڕۆبڕووی ئابوووریەکە بێتەوە لەو بربەستانی کە ڕۆبڕووی ئەو بارودۆخە نەخوازراوە بێتەوە کە ڕۆبڕووی ئابووری ئەبێتەوە بە شێوازێکی گشتی کەواتە استراتیژی بزنس یونت یەکەی استراتیژی کارکردن کە ئەمە یەکەیەکی گرنگە تۆ تەماشا بکە بەڕێزان کاتێک کە بارودۆخێکی لە ناکاو دێتە پێشەوە مەسەڵەن ئەم بارودۆخی تەندروستیە هەموو کۆمپانیا نەوتیەکان ئێستا بە شێوازێکی عەقلانی و بە ستافێکی پرۆفشناڵ و بە استراتیژ و بە سیاسەتی و بە تەکنیکێکی شارەزایانەوە کارەکەن بۆ ئەوەی کە کەمتر ئەم کاریگەریە تەندروستیانە لە بەرچاو بکەوێت بەڕێزان من حەزەکەم لێرە ئاماژە بە خاڵک بکەم لە سەردەمەکانی پێشووە زۆر جار کە بارگرژیەک دروستە بوو زۆر جار کە گۆڕانکاریەک دروستە بوو لە هەر دەوڵەتێکە ڕاستەوخۆ بەهۆی چی و ڕاستەخۆ بەهۆی ململانی سیاسەکانەوە بوو تەماشا بکە ئەگەر بارگرژیەک لە ئابووریا دروست بووایە کەواتە بارگرژی لە سیاست شا دروستە بوو یاخود بە پێچوارەوە بارگرژیەکی یاخود بارگرانیکی سیاسی دروست بووایە ڕاستەوخۆ بارگرانیکی ئابووری بەدوایە هات تەماشا بکەن بەڕێزان ئێستا ئەم بارودۆخە تازەی کە لەم سەدە نوێیە بوونی هەیە یاخود لەم ساڵا کە 2021 بوو تەماشا بکەن بەڕێزان ئەو بارگەرژی و ئەو بارگرانیە سیاسیانە گۆڕا بۆ بارگرانی تەندروستی یاخود بۆ بارودۆخی تەندروستی تەماشا بکەن بەڕێزان ئێستا بارودۆخە تەندروستیەکان کاریگەریان لەسەر چیە بارودۆخە تەندروستیەکان کاریگەریان لەسەر کار هەیە بارودۆخە تەندروستیەکان کاریگەریان لەسەر سێکتەری وزایە بارودۆخە تەندروستیەکان کاریگەریان لەسەر بازاڕ و هاوکێشە ئابووریە نێودەوڵەتیەکان هەیە بە شێوازێکی گشتی کەواتە ئێستا کاتی چییە ئێستا کاتی دانانی استراتیژیکی باشە کاتی دانانی تەکنیکی باشە بۆ ئەوەی کە چی بێت بۆ ئەوەی کە ڕوبڕووی ئەو بارگرانیە تەندروستیە یاخود بۆ ئەوەی کە ڕوبڕووی ئەو بارودۆخە تەندروستیە ببێتەوە کەواتە استراتیژی هەموو حکوومەتێک هەموو کۆمپانیاک لە ئێستا هەمومان هەستی پێەکەین دەرکەوتووە بۆ ئەوەی کە بە شێوازێک لە شێوازەکان دوور بن یاخود ڕوبڕووی چی بنەوە ڕوبڕووی ئەو چاڵانجە تەندروستیە ببنەوە ئەو تەحەدیاتە تەندروستیە ببنەوە کە ئێستا ڕوبڕووی هەموو بازاڕەکان لە عالەما بۆتەوە بۆیە یەکەی استراتیژی کار بنەمایەکی گرنگە بۆ هەموو کۆمپانیەکان بۆ هەموو حکوومەتەکان بۆ هەموو بازاڕەکان لە پێناوچیە لە پێناو ئەوەیەکە تۆ چی بکەیت لە پێناو ئەوەیە کە تۆ profitable diversification لە پێناو ئەوەیە کە تۆ قازانجی جیاواز جانتای جیاوازتە بێت سەرچاوی دارایی جیاوازتە بێت بۆ ئەوەی کە سوودی بۆ ئابووریەکەت بۆ ئەوەی کە سوودی بۆ دەوڵەتەکەت و سوودی بۆ حکوومەتەکەت بە شێوازێک لە شێوازەکان هەبێت لە پێناو ئەوەیە کە تۆ ئەبێتە هۆکارێک کە ئەبێ ڕزگار دەبێت بە شێوازێک لە شێوازەکان لەو تەحەدیاتی کە بوونی هەیە